وتەبێژی وەزارەتی تەندروستی لە ڕێگەی شارپرێسەوە هۆشدارێکی تون دەداتە هاوڵاتیان. وەزارەتی پەروەردە داخستنی دەرگای قوتابخانەکانی تا 8 نیسان درێژ کردەوە. میلیشیا شیعەکان ئاگربەستەکەیان لەگەڵ هێزەکانی ئەمریکا دەشکێن و هەڕەشەی تون دەکەن. سڵاوتان لێ بێت، هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم پەیامێکی بەپەلا ئاڕاستی هاوڵاتیان دەکات و لە مەترسێکی گەورەی کۆرۆنا ئاگاداریان دەکاتەوە. وتەبێژی وەزارەتەکەش ڕایدەگەیەنێت ئەگەر بەم شێوەی ئێستا هاوڵاتیان پابند نەبن و خۆپارێزینەکان دەگەڕێنەوە خاڵی سفر و ئەو کاتەی کە نەمان دەتوانی نەخۆش لە نەخۆشخانەکاندا وەربگرین. دۆخەکە زۆر مەترسیدارە و ڕۆژ لە دوای ڕۆژێش حاڵەتەکان بەرەو زیادبوون دەچن. دکتۆر ئاسۆ حەوێزی وتەبێژی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە لێدوانێکی تایبەتدا بە شارپرێسی ڕاگەیاند. ئەوەی ئێستا ڕوودەدات لەبارەی کۆرۆناوە پێشبینی کراو بوو، چونکە هاوڵاتیان پابند نەبوون بەو ڕێنمایانەی وەزارەتی تەندروستی بڵاوی کردنەوە و هانی هاوڵاتیانی دەدا پابند بن پێیانەوە. وتیشی هەموو هەوڵەکانی وەزارەتی تەندروستی بۆ هۆشیاریە و دەمانەوێت هاوڵاتیان پابند بن. حەوێزی ئەوەشی نەشاردەوە ئەگەر بەم شێوەی ئێستا هاوڵاتیان پابند نەبن و خۆپارێزی نەکەن، ئەوە بە دڵنیاییەوە دەگەڕێنەوە خاڵی سفر و دەگەڕێنەوە بۆ ئەو کاتەی کە نەمان دەتوانی نەخۆش لە نەخۆشخانەکاندا وەربگرین و جارێکی دیکە ژوورەکانی چاودێری چڕپڕ دەبێتەوە لە نەخۆش و توشبوانی کۆرۆنا. ئەوەش لە کاتێکدایە بە گوێرەی ئاماری 24 کاتژمەی ڕابردووی وەزارەتی تەندروستی لەبارەی کۆرۆناوە 601 توشببووینەوە تۆمارکراوە لەگەڵ 5 حاڵەتی مردن بەهۆی ئەو ڤایرۆسەوە لە هەرێمی کوردستان. وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم داخستنی دەرگای قوتابخانەکانی تا 8 نیسان درێژ کردەوە بۆ پۆلی 1 تا 11 ئامادەیی و پۆلی 12 ئامادەیی بەردەوام دەبن لە دەوامی نێو پۆلەکان. ڕاگەیاندنی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیەنراوێکدا ئاماژەی بەوە کرد پاڵپێش بەو دەسەڵاتی پێیاندراوە و بەهۆی زیادبوونی ئامارەکانی توشبوون و مردن بە کۆرۆنا بڕیاریان داوە جگە لە قۆناغی 12 ئامادەیی و پەیمانگەکانی سەر بە وەزارەتی پەروەردە دەوامی سەرجەم قۆناغەکانی دیکە تا 8 نیسان دەوام ڕادەگیرێت و تەنها بۆ هەڵسەنگاندنی بازنەی یەکەم دەرگای قوتابخانەکان دەکرێتەوە و تا هەڵسەنگاندنی نوێ دۆخەکە وەک ئێستا بەردەوام دەبێت. 7 میلیشیای عێراقی ئاگربەستیان لەگەڵ هێزەکانی ئەمریکا شکاند و گروپی ڕەبعەڵڵا شەقامەکانی بەغدادیان تەنیوە و هەڕەشەی تون دەکەن. با گوێرەی میدیای عێراقی گروپی مەقاومەی عێراقی کە لە میلیشیاکانی نەیاری ئەمریکا پێکاتون لە کۆبوونەوەکەیاندا بڕیاریاندا بە کۆتایهێنان بە ئاگربەستی هێرشکردنە سەر ئەمریکا لە عێراق. لە لایەکی دیکەوە هەر ئەمڕۆ پێنجشەممە چەکدارەکانی گروپی ڕەبعەڵڵا بەنێو شەقامەکانی بەغدا سوڕانەوە و هەڕەشیان لە ئەمریکا کرد. هاوکات بەیاننامەیەکیان خوێندەوە و داوایان کرد پشکی هەرێمی کوردستان لە بودجە نەدرێت و هەڕەشەی توندیان لە پەرلەمان و حکوومەتەکەی کازمی کرد. دیارترین میلیشیاکانی نێو مەقاومەی عێراق بریتین لە نوجەبە، عەسائیبی ئەهلی حەق و حیزبوڵڵای عێراقی کە لە تشرینی یەکەمی ڕابردوودا بڕیاریاندا ئەگربەز لەگەڵ ئەمریکا ڕابگەین و هێرشی موشەکی نەکەنە سەر پێگەکانی ئەمریکا لە عێراق. ئەمەش دوای ئەوە دێت مانگی داهاتوو ئەمریکا و عێراق دەچنە دیالۆگی نیشتیمانیەوە بۆ پرسی کشانەوەی ئەمریکا لە عێراق و ماتیۆ تولەر باڵێوزی ئەمریکا لە عێراق جەختی کردەوە. سوپای ئەمریکا لەسەر داوای حکوومەتی عێراق چۆتە ئەو وڵاتە. کاری سوپای ئەمریکاش لە عێراق پێدانی هاوکاریە بە سوپا و پێشمەرگە بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش. بەڕێوەبەری گشتی کاروباری سنوور لە وەزارەتی ناوخۆی ئێران لەبارەی سنوورەکانیان لەگەڵ عێراق ڕوونکردنەوە دەدات. سێن قاسمی بەڕێوەبەری گشتی کاروباری سنوور لە وەزارەتی ناوخۆی ئێران ڕایگەیاندووە لیژنەی نیشتیمانی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا لە ئێران بڕیاری داوە بە درێژکردنەوەی ماوەی داخستنی سنوورەکانی لەگەڵ عێراق. ئەوەشی ڕوون کردوتەوە ئەو بڕیارەش دوای ئەوە دێت لە پارێزگای خوزستان ژمارەیە توشبوون بە کۆرۆنای گۆڕاو زیادی کردووە و دەریشکەوتووە لە عێراقەوە بۆی گوازراوەتەوە. بەرپرسەکەی ئێران ڕاشی گەیاند تاوەکو دەڕۆژی تر سنوورەکانی نێوان ئێران و عێراق بە داخراوی دەمێنێتەوە، بەڵام ئەوانەی کار دەکەن دەتوانن بێنە عێراق و هەرێمی کوردستانیش. بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێمی کوردستان زانیاری لەبارەی دابەشکردنی پارەی گەنمی جوتیارانی هەردوو پارێزگای سلێمانی و هەولێر دەخاتە ڕوو.
نەوزاد کامیل بەڕێوەبەری گشتی لە وەزارەتی بازرگانی ڕایگەیاند پارەی گەنمی جوتیارانی دهۆک دابەش کراوە، بەڵام بەهۆی دابەشکردنی موچەی فەرمانبەران لە ئێستادا بانکەکان ناتوانن پارەی گەنمی جوتیارانی هەولێر و سلێمانی دابەش بکەن. ئاماژەی بەوەش کردووە پارەی جوتیارانی هەولێر و سلێمانی ئامادەیە و دوای تەواوبوونی دابەشکردنی موچە ڕاستەوخۆ پارەی ئەو دوو شارەش دابەش دەکرێت. هەواڵەکانم پێشکەش کردن بەختەوەر بن.